ليدش جلال جلال إبراهيم يشرف برو بس كهات كم يوم شلون نقول كان كورنا فوا جلال وين فوا استنجا لا 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 ما يكون اخويا استاف يعني كبر استاف المكان ده اللي فات في هذا صورش نادو والله صورة صورة تقدر تمشي لا تتكرر قالنا قال امشي انا ابو ثاني مش وين يقرب كان جزالا كنا
ماتم جرانی بەڕێز هەمولاکتان بەخێر بێن بەڕێز پارێزگای سلێمانی بەخێر بێت بۆ مەڕاستمە بەڕێز سەرۆکی سەندیکای هونەرمەندان کاگنیاز بەخێر بێت خاتون نەستەران سافی دکتۆرە نەستەران خێزانی هونەرمەندی کۆچکردو هونەرمەندانی ئازیز کەسایەتەکانی شاری سلێمانی خوشک و برایان بەداخەوە ئەمڕۆ لێرین بۆ بەڕێکردنی ڕووفاتی هونەرمەندێکی گەورە کە بەڕاستی زۆرترین خزمەتی بە هونەر کردووە لە پێناوی مرۆڤایەتی لەم شارەیە بە تایبەتی بۆ دەستپێکی ئەمە ڕاستیمە و زۆربەی جۆرە بۆنانە و باشترە ساتێک بە ئارامی خۆمان نەڕۆستاوین بە ئارامی بە بێدەنگی دەست لەسەر سەنگ ئەوەستین بۆ ڕۆحی پاکی شەیدان و ڕۆحی پاکی کۆچکردو ئیبراهیمی نەقمدیان. من وەکو بۆنەکانی تر باسی ژاننامەی ئەم هونەرمەندە ناکەم کە لە سلێمانی نازناوی مامشێرمان پێبەخشی ئەم هونەرمەندە لێرە خزمەتی بە زۆرمان کردووە لە کار و چالاکی خۆبەخش لە پایتەختی ڕۆشنبیرە لە زۆربەی بۆنەکانە بەشدار بۆ لەگەڵمانە بەشداری گروپی ماحوی گروپی مۆسیقای فۆلکلۆر کۆمەڵی هونەری میلی وەرزترای زانکۆی سلێمانی پێش هەموو شتێک پێشەوەی هیچ دەستپێکێک بکەین وا باشترە بۆ شادکردنی ڕۆحی هونەرمەند ئیبراهیم نەقمدیان کە ناسراوە بە مامشێر بە سوپاسەوە گروپی وەرزترای زانکۆی سلێمانی بە سەرپەرشتی دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگرما پارچەی مۆسیقا یا چەند پارچە مۆسیقایەکیان ئامادەکردەوە پێشکەشێکیان دواتر ئەچینە ناو مەراسیمەکە و وتاری پارێزگار و ئەو بۆنی کە ئامادەکراوە.
سپاس بۆ وەرزترای زانکۆی سلێمانی زۆر سپاس بۆ دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگرمە کە بە پەرۆشەوە زۆر بۆ پەڕی دڵێکی پڕخەمەوە هاوسۆزی پیشانە و ئامادە بوو بۆ ئەم ڕاستیمە لەگەڵمانە داوا لەبەر دکتۆر باڵا بەکرەکەین پارێزگاری سلێمانی و سپاسی شەکەین کە پێشوازی لە خانەوادەکەشی کرد لە دیوانی پارێزگاگە بفەرمێت بە وتەیەک ئەم بۆنەیە بەسەر کرا بۆ سپاس. بەناوی خوای بەخشندەی میهرەبان خوشکی بەڕێزم دکتۆر نەسرت سافی کەس و کار و خزم و هاوڕێ و دۆستانی مۆسیقاژن و هونەرمەند و هونەرلەستانی خۆشەویست هەموو ئازیزانی کە ئەمڕۆ لێرن و ئەوانەی ئێستا دڵیان لەگەڵمانایە بەناوی خەڵکی پارێزگای سلێمانی و کوردستانەوە پرسە و پەژارە و ماتەمینی خۆمان بۆ لەدەستدانی هونەرمەندێکی ئازبەرزی ناوازەی ناوچەکەمان کە ئێمە هەموو هونەرمەندێک بە سامانی هەموو مرۆڤایەتی ئەزانی نەک تەنیا ئەو نەتەوەی کە تایە لەدایک بوو و تایە ژیاوە و تایە گەورە بووە دەرەبڕین. ومێ دەکەین کۆچی دوایی ئەم هونەرمەندە خۆشەویستەمان مامۆستا ئیبراهیمی نەقدیان ئەو ڕاستەقینەی سەلباندە بێ کە هونەر وەکو ئاین وەکو ئەفسانە وەکو ئەندێشە وەکو ئەدەب وەکو ئایدۆلۆجیا بڕوای بەکات و شوێن نییە سنووری ئەو سنوورێکی دیاریکراو نییە چۆن باڵندەکان ئازادانە بەسەر سنوورە دەستکردەکانی یا مرۆڤکردەکانە دێن و دەچن بە هەمان شێوە هونەرمەندەکان ئەو کەسانەی خاوەنی بەخشێکن بۆ شارستانیەتی بۆ ڕەسەنایەتی بۆ جوانی بۆ گفتوگۆکردن لە ڕۆحی ڕاستەقینەی مرۆڤە دەتوانن بەم زمانە قسە بکەن چۆن ئێستا مامۆستا و خۆشەویست و عەزیزمان دکتۆر عەبدوڵڵا جەمالی سەگرمە و ئۆکسترای زانکۆی سلێمانی زۆر شایستانە بە هەمان زمانی خۆی لەگەڵ ڕۆحی بەرزەفڕی ئەوە دوان بە هەمان شێوە ئەم زمانە توانێت لەگەڵ هەموو مرۆڤایەتی بدوێت ئەم زمانە توانێت ئاشتی دروست بکات توانێت جوانیەکان بدۆزێتەوە ئەتوانێت ڕەسەنایەتی و قوڵایی مێژوویی بپارێزێت ئەتوانێت شوێنەوار و شارستانیەت شارسازی لێنەتەکایەوە ئەتوانێت شتێک بەجێ بێڵێ کە مرۆڤایەتی شانازی پێوە بکات ئەوانەی خەریکی شەڕ و ماڵوێرانی و دروستکردنی چەکن ناتوانن چیرۆک و سەرگوزشتەی سەروەریەکانیان بۆ مناڵەکانیشان باس بکەن ناتوان لە کتێبەکانیانە بینووسنەوە ئەوانەی تاوانەکەن ئەوانەی شەڕەکەن ئەوانەی خەڵکە کوژن گەندەڵیەکەن مادەی هۆشبەر بڵاوەکەنەوە بازرگانی بە مرۆڤەکەن بازرگانی بە دەرمانەکەن خەڵک ناچارەکەن لە سێدی خۆی هەڵکەنێ بۆ شوێنێکی تر ناتوان لەو سەروەریانەیان هەبێ ببن بە بەشێک لە مێژووی مرۆڤایەتی ئەم خۆشەویستەمان ڕاستە بە نەتەوە کورد نەبووە بەڵام خزمەتێکی زۆری بە هونەری کوردی کردووە بە هونەری ڕۆژهەڵاتی کردووە بە هونەری ئێرانی کۆن و نوێ کردووە و توانیوێتی لە تیپی هونەری میلیەوە کە برای بەڕێزمان کاکە جەزای سازستا لێرەیە تاکو ئاستی بەرزی ئەکادیمیای ئێمە کە خۆی لە کۆلیجی هونەری زانکۆی سلێمانی ئابینێتەوە و لە کەسایەتێکی ناوازەی ئەکادیمی و ئەزمونگەری وەکو دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگرمە و مامۆستا و خوێندکار و توێژەرەکانی ئابینێتەوە تا بە گروپەکانەگا وەکو گروپی مەحوی تاکو بە هەموو ئەو دەستە و تاقمانەگا تا بۆنەکانمانەگا بەڕاستی ئێمە لە ئیشا لەگەڵ ئەو بەڕێزای یەکتریمان ناسی جیاواز لەو خەڵکانەی تر کە کەم جار لە ئیشا توانین یەکتری بناسین لەگەڵ مامۆستا ئیبراهیمی نەقدیان لەسەر شانۆیەکمان ناسی لە کاتی کارکردنایەکمان ناسی و بە ئاسانی توانیمان لە یەکتری تێبگەین چونکە بە زمانێکە دووە کە هەموومان نەتوانین لێی تێبگەین ومێ دەکەم ئەم پەیامێکی ئێستا ئێوەی لێرە کۆ کردوێتەوە ئەم پۆستەی ئەم تەرمە پیرۆزەی کە هەمومانی لێرە کۆ کردوێتەوە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی کە من ئەمەیە زۆر سوپاسیان بکەم چ بەڕێوەبەرایەتی گشتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی کە بە هونەر بە ئاشتی ڕێزدا کەرامەتی ئینسانەگرێت نەک بۆ تۆمەتانەی بەداخەوە بۆی دروستکراوە نێوەکو هەموو شتەکانی تری ئەم شارە لە کەداری بکەن کە پێیان ناکرێ ئەمە نمونەیەکی جوانی ئەوەیە کە لێرە چۆن باڵندەکانە فڕن چۆن ڕۆحی زیندوی مۆسیقا گەڕێتەوە بۆ تاران بە هەمان شێوە فڕۆکەکان دێن و ئەڕۆن ئەوانەی کە بڕوایان بەوە هەیە لە پێگەیەکی ئاراما بن لە ئاسایشێکی باشا بن بۆ کۆمەلگایەکی کراوەی هونەردۆستی ئینسان دۆستی ژیان دۆستی ئاشتیخوازی وەکو خەڵکی پارێزگای سلێمانی بن ئەوە تای بینن
ئێرە شوێنی ئەم شتانەیە، شوێنی کوشتن و تیرۆر و مامەڵەکردن بە چەک و بەسپیکردنەوەی پارە و بە مادەی هۆشبەر نییە، شوێنی ڕۆحی بەرزی و ئینسانانەیە کە فریشتە ئاسا لەگەڵ بوونی مرۆڤایەتیە بەرزە بنەوە و لەگەڵمانە ئاژی. پرسەی خۆمان جارێکی تر دووبارە ئەکەینەوە و ئەو خەڵکانی کە ئیمڕۆ لێرن نوێنەرایەتی و باڵێزی ڕاستەقینەی خەڵکی کوردستان و سلێمانی کە بەو گیانە ئینسان دۆستیە هونەرویستیە کۆبوونەتەوە ومێ دەکەم ئەم خۆشەویستەمان کە ئێستا ئەگەڕێتەوە بۆ زێدی خۆی بە خاکی وڵاتەکەی خۆی ئەسپێردێ باڵێزی ڕاستەقینەی کایی هونەری ئێمە بێ و دکتۆر نەستەران و مناڵەکانی دۆستەکانی خزمەکانی و هەموو دۆستانی تر لە دنیا تێبگەن کە ئێمە بەڕاستی ئەگەر هەر وڵاتێک تۆپ و تەیارە و درۆنمان بۆ بنێرێ ئێمە ئەم بەرهەمە بە نرخ و ناوازە و گەوهەرانەیان بۆ ئەنێرینەوە لەگەڵ ژیان دۆستیای لەگەڵ ئاشتیای لەگەڵ ڕاگررتنی بەرزی ڕۆحی ئینسانیەتین و بینیمان کە شەڕچی بە مرۆڤایەتی کردووە ومێ دەکەم خۆشەویستێکی وەکو ئەو باڵێزی ڕاستەقینەی ئێمە بێ لەو ئارامگایی کە بە خاکە سپێردێ نمونە و دیمەنێکی شایستەی سلێمانی بێت کە کەسێک بە زمانی فارسی و لە نەتەوەیەکی تر یەکێ لە میلەتە کۆنەکانی ئێران هاتە سلێمانی بەڵام ئێستا ئێمە کەسێکمان بە زمانی کوردی ناردەوە بۆ وڵاتەکەی خۆی بەو هەموو ڕێزگرتنی کە چەند ڕۆژی ڕابردووە لەلایەن هەموو لایەکەوە لەم خۆشەویستێمان گیراوە ومێ دەکەم ئەمە کەمترین وەفای ئێمە بێ بۆ ئەم خۆشەویستەمان کە هەر لەسەر ئارامگاکەی و لە کاتی کۆچکردنی جەنابی مام جەلالە ڕۆڵێکی زۆر بەرزی بینی تا لە دەستدانی هونەرمەندێکی گەورەی وەکو حەمەد جەزا بۆی ئەم شارەی ئێمە ئەم ناوچەی ئێمە خۆی بە قەرزاری زاتە بەڕێزا زانێ و ئەو هەڵوێست و کاردانەوەیشی کە ئەمڕۆ بینیتان بەم ئاستە شایستە و جوانە دەرخەری ئەو ڕاستیەک ئێمە میلەتێکی بەوەفاین میلەتێکی ئێمەکدارین و هیچ کەسێک هیچ کاتێک لە هیچ دۆخێکە ئەو خەڵکانە لەبیر ناکەین کە ساتێک لە ساتەکانی تەمەنیان بە وڵاتەکەی ئێمە بە خەڵکی ئێمە بە قوربانیەکانی ئێمە بە سەروەریەکانی ئێمە بە هونەری ئێمە بەخشیوە. منەمێ زۆر زۆر سواسی سندیکای هونەرمەندانی کوردستان بکەم و بەڕێز سەرۆکی سندیکا بکەم سەرۆک و ئەندامانی تیپی هونەری ملی بکەم بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر بکەم زانکۆی سلێمانی و کۆلیجی هونەر و بەشی مۆسیقا و برای بەڕێزم دکتۆر عەبدوڵڵا جەمال سەرگرمە و مامۆستا و خوێندکارە بەڕێزەکانی بکەم هەموو کایی هونەریمان بکەم لایەنە سیاسیەکان بکەم دامودەزا حکومیەکان بکەم لە تەندروستیەوە هەتا تۆگا بە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی بە پۆلیسی هاتوچۆ بە ئاسایش بە پۆلیس بە هەموو ئەوانی کە بە توبی عەدلی کە بە بەردەوام ئەم چەند ڕۆژە لەگەڵمان نابوون لە ژیانی خۆیان توانیمان دڵی یەکتری خۆش بکەین دوانیمان بەیەکەوە بین توانیمان لەگەڵ هەموو جیاوازیەکانمان لە نەتەوەمانە لە زمانمانە لە فەرهەنگمانە لە کلتورمانە شتێکی هاوبەش بەیەکەوە دروستکەین ومێ دەکەم ئەم کۆستەش بە هاوبەشی کردومانە دوا کۆستی میلەتەکەی ئێمە و میلەتانی ناوچەکە و دنیا بێ کۆتایی شەڕ و ئاشوب و بەریەکەوتن و ململانێ ناڕاوەکان بێ خی گەورە شاد و سەرفراستان بکە ئەم ئازیزدەمان بە باشتی خۆی شاد بکە و ئێوە هیچ کەسێکتان لە تەمەندانە جارێکی تر نەخۆشی و ناخۆشی نێتەوە ڕێتان زۆر سپاس. سپاس بۆ پارێزگای دڵسۆزەکەی شاری سلێمانی دکتۆر ڕەباڵ کە هەمیشە لەگەڵ هونەرمەندانە لە هەموو خۆشی و ناخۆشیەکانە لەگەڵمانە سپاس دەکەین. من سپاسی ڕەباڵەکەم زۆربەی سپاسەکانی کرد و ئەمەیە لێرە و هاوخامی خۆشم بۆ خانەوادەی توانە فەرەج کە بەڕاستیەوەژی لە هاوکات لە یەک ڕۆژە کۆستێکی گەورەمان دێکەوت لە هونەری کوردی کە بەداخەوەی تا ئێستا برینی هیچیان ساڕژ نابێت و خەمێکی قوڵە لە دڵی هەمومانە جێ خۆیەتی من پێشی کەچینە لای دانانی چەپکەوڵەکانتان سوپاسی بێپایانی بە هەمان شێوە فڕۆکخانی سلێمانی زۆر زۆر بکەم کە ئەم چەند ڕۆژە لەسەر خەرنەکەمانە ئاسایشی فڕۆکخانە و ڕاگەانی فڕۆکخانە و ئیدارەی فڕۆکخانە سوپاسی بێپایانم ئاراستەی سەرمایەداری نیشتیمانی کاریزایری کەریمە ڕەشەکە کە بەڕاستی تابوتێکیشیا و ئۆتۆمبیلەکەشی کە کەشتی نوحات بە هەمیشە لە خزمەتی خەڵکی ئەم شارە و ئەو خزمەتی مرۆڤایەتیە زۆر زۆر سپاسەکەم کە هاوکارمان بوو زۆر زۆر مەکتەبی داراییەکی نیشتیمانی کوردستان کە لەگەڵ مەڵبەند سلێمانی کە بەتەواوی ئامادەیان پیشانەکە بە هەر چۆنێک بێت و چۆن بێت بە شیایی بگەڕێتەوە بۆ زێدی خۆی زۆر زۆر سپاسیان دەکەین. سپاسی بێپایانم ئاڕاستی کاکە ڕەنجاکەم کە یەکەم کەس بوو ئەو بە خەمی مامشێر و مامشێری گیانە نەخۆشخانە و لەگەڵ یا بوو هەتا دووەساتەکان سپاسی کاک نیروانەکەم نیرۆ عەمەری هونەرمەند کە چەند ڕۆژە ئەو ئەتوانم بڵێم
نازانم چەند ئەم سەرۆسەری مەعاملاتم ئەو شوێنانی کە هەبوو پێویست بووە لەسەرشانی ئەو ڕێزە بۆ سواسی هەمووتان یەک بێت هەموو خۆشەویستانە کارسەرکاری ساحبکران کە هاوڕێی خۆشەویستی مامشێر بوو سەرەتای ناسینی مامشێر کات لەم شارەیە لەگەڵ کۆمەڵی هونەری میلی لای بێکمان کردەوە ئێمە نازنای مامشێرمان نایە لەبەرەوەی کە وتمان وەکو شێرێک ئەوە بتوانێت لە ئەسپا لەگەڵیشە ئەو کاتە سیمایەکی جوانی بوو خژێکی پڕ ئەوەی هەبووی تر خۆشی پێی خۆش بوو بەڕاستی مامشێر بوو چکە لە بەڕێز دکتۆرە باڵ ئاماژەی پێە لە هەموو بۆنەکانە پێم سیر بۆ پیاوە لە یادی هەڵەبجەیە یادی شەیدان هەیە بۆ شیوەنێک بۆ مامجەلال بۆ ماوەی یەک هەفتە لە هەرچی بۆنە نیشتیمانی نەتەوایەتەکانە لە کار و چالاکی خۆبەخشە یعنی ئەویش فێری بوو کە لەگەڵمانە بۆ هەر چالاکی خۆبەخش بوو ئەو ئامادە بوو کەسم بیر نەچێت لە سپاسەکان بۆی داوای لێ وەرنەکەم کەسێکشمان بیرکەوتەوە دواتر ناوی هێنین بەڵام ئێستا کاکسیروان ساڵح چاوی ماچەکەم کاکسیروانی ژێشێک بووە هەمووتان پێما بێ هاوڕێمان شێر بوون یەک بە یەک من باسی ئەم دووسێ ڕۆژی ئەم پرسەیە کە مەجینا هەموومان دڵنیام هەمووتان خۆشەویستی مام شێر بوون و زۆر بەشتان ئەوەی کە بیرم نەچێ ئیقامەی لەسەر گروپی موزیکی لوڕ وەرگرتە بوو کاک نزاری تار و کاک نزارزێوی و هاوڕێکانی و لای ئێمەش لە کۆمەڵی هونەری میلی ئەندامی شانازیە ماوەی چەند ساڵە ئەندامی فەخری چەند ئەندامێکمانێ مامشێرێکێک بوو لە ئەندامە فەخریەکانمان ئەندامی چەندی کاش بەلایەوە یعنی هەمومان بەی خۆمان مازانیوە کاک نیاز ئاماژەی پێەیە هەموو بە مامشێرمان بە کەسێکی خۆمان زانیوە ئێستا کاتیەوەیە کە یەکێک لە خوێندکارەکانی خات و سازیا بێستون ئەویش پارچەی موزیک پێشکەشەکە یەکێکە لە خوێندکارە سەرکەوتوەکانی کە بەڕاستی ئەوە یەکێکە لە نمونونەکان چەندین کەسی ئەوەی پێگەیانوە لەم شارەیە چەندین خوێندکار و چەندین ئێستا کەسی بەتوانە کە خوێندکاری ئەوەن لەگەڵمانان لەگەڵ دانانی چەپکەڕڵەکانتان خات و سابیا بانکەین بۆ ئێرە ئەگەر عەزەب شێشێ با فەرمێت بفەرمونون ئەتوانن چەپکەڕڵەکان دانی نوۆمان پێ باشترە ڕێز دکتۆر ئەڤاڵم بەتر پارێزگاری سلێمانی پێمان لە چەپکێبڵی ئامادەیە خات و سابیاگەر بێت کە شوێنەکەی من باشترە ئەوێ باشە لەبەر ئەگەتەنی نایە
زۆر سپاس خاتوسازیان جێی خۆیکی سوپاسی قوسڵخانەی ئێرانکەین لە سلێمانی بەتایبەتی ئاغای حەسەنپور لە بەشی ڕۆشنبیری و هونەری قوسڵخانە سوپاسی کەسایەتی دیاری شارەکەمان کاجەمەل حەزاریکەین بۆ هەندێک چاپەمەنیشتەکانی بتۆتە خۆی سوپاسەکەین سوپاسی گروپی مەحویەکەین کە ئەوانە زۆر سۆزانە لێرە بوون مامۆستا نەزارزێوی مژدەیەکی ئەمەرە چوار بەرهەمی تەواو نەکراوی لە ستۆدیۆکەی ئەوانە کە دواتر تەواو بێت ئەوەی کەماوە ئێمەش ڕێزێنانێکمان هەیە بۆ کۆمەڵی هونەری ملی کوردستان کە پێشکەشی خاتونە سەران سابقین ڕۆنامەیەکە کە ئەو پێی خۆش بوو کە گەڕێتەوە هەندێک بەڵگەنامەی هونەری پێبێ لەبارەی چالاکیەکانی ئاغای نەختیان ئەگەر داوا لە برادرانی دەستەی کۆمەڵی هونەرمێری یەکەم ڕۆنامەی ڕێزێنانەکە پێشکەشی خاتونە سەران بکەن بەدڵە هونەرێکی خۆتان ببەخشن ئەگەر کەسێکم دووچوبێ یا خۆتان چێ شتێکی هەیە لێرە ئەتوانن ئەوە مایک ئازادە لێرە ئێمە هەمومانێمانەیە بە بەشکۆ ئەو هونەرمەندە خۆشەویستی کە من دروشتێکم دانابووتم بە گەرمی هاوێرە بەڵام بەداخەوە بە ساردی ئەڕاتەوە بەجێوانیانەت من هیچ نەماوە تەنهاوە نەبێ خاتونەستەران بفەرمێ بۆیرە پێم وابێ کەسێکی لەگەڵێکی تۆرێ وەرجێر باسی لێ بفەرمێ بکێکی هەیە صدا قبل از کلمه به دنیا وجود داشته. همه ما خسته دست بیافتم که دنگکان هزوی شکان بالنسبه لنوعی مثل دعوت و هنرمند بدون نیاز به هیچ کلامی میتونه با همه مردم دنیا ارتباط برقرار کنه. وبرای من هنر همیشه فعالیتی به بیاوی یه شی سراوی هده یا زمانی هده مسئولی درونی ده بخوی گفتنی دنیا ابراهیم به جز این که هنرمند و با وجه هنریش شما آشنا داشتید اما وجه انسانیش بیشتر آشنا بودم شوی که ابراهیم هنرمندی هستن و هم مطلوب انسانی هستن که هنرکی رسول انسانی هستن اگر یک بار با ابراهیم حرف زده باشید یا باهاش نشسته باشید میدونه من چی میگم هر کسی یک جا لگو مامشه یا بناوی خوی که ابراهیم رو دانشته امتیاگم بس چیاگم که وجه انسانی که شده جوان کنید یک جوهری در وجودش داشت حاکی از صداقت محض جوهری لنام دنیا قبول صداقت و خوشویستی کاملا و میخواست به همه آدم کمک کنه رویز به همون موقعانی هم سرعت را زیاد می‌کنم ولی به شدت خسته بود از نامردمی ها با هم زور بزار بود نامردمی اکرام و نفیاری اکرام بایشی زورش هم و قلب بزرگش نتونست تحمل کنه این همه دروغ و ریار که ما بین ما آدم ها وجود داره یه بود بود و شوکه و حسنی و نیت بایی تحملی هم و آزاران هم دو برکای پیاری یعنی من قدر خواهی سبب بکنم ولی من از تک تک کسایی که تمام تلاششون رو کردن تا ازش حمایت بکنن تشکر میکنم من لیرو سبارت بم شیوی که ام بنام شان دانا و تک به تک دستی هم کلمات و مصباح و خیزن به بودن هم وانی که یادیانا هم برنامه احساس کرد. فرزند عشق بود و فرزند عشق هیچ وقت نمی‌مونه. او مناڵی خۆشەویستی و ئەوین مناڵی خۆشەویستی و دۆخی خۆشەویستی هەرگیز نامێت زۆر سپاسی هەستیبەر زیێواژ بریش لێرە و بوو لەگەڵ قورئانیەکەم من دڵنیام هەمووتان مامشێرە ناسن
من نازانم بەڕاستی ئازارەکانی ئێمە گەورەترێنیان باڵای هەندیل و شاغ و کێوەڕەش ژیان وەکو خۆتان نزانم ڕۆژ بە ڕۆژ دەزەنێ بە ئازارەکانمانەوە کردووەنێ بۆ خوارێ خوێن و شۆڕاوێژانەکانمان هەمومان ئازاری زۆرمان هەیە هەمومان لە تەمەنێکان ێستا بە تایبەتیان تەمەنێ من تەمەنی زۆر بێەوە تەمەنێکە کە ئێمە هەموو ئازارمان دامەدەدانەکەی لە بەستێن بەڵام ئەم چەند ڕۆژە کۆچی دوایی کاک توانای بەڕێز و کاک ئیبراهیمی نەقدیان بەڕاستی دڵی منی ڕقم کرد من وەکو ڕۆژهەڵاتیە کە خۆم بەغەریب نازانم لە 79 لەم شارەژیم لەگەڵ مامشێرە هاوڕێکی زۆر هەم هونەری بووی هەم تایبەتی هەمیشە وەستی ئێوە یەکتر وەستی هەموو ئەو برادەرانەیە کە لەم شارە کە هەستی بە غەریبی نەکردو و چۆن توانیوێتی لەناو دڵی هەمووتانە خۆی جێگە بکاتەوە هەموو شتانی خۆش پێویست من وازدارم هەموو ئەو برادەرانە و شارێکی لێرە هەمویان لەگەڵ مامشێرە بیرەوەتیان هەیە بەڵام خۆتان دەزانن هەندێجا کاتی ئینسان لە وڵاتی تراژی هەندێک ئازاری تایبەتی تری هەیە مامشێر لە دانیشتنەکانیا کاتێمە لە ماڵەوە دانیشتین دوو بە دوو بووین بۆ زۆربەی کاتیش کە لەگەڵ کالیێوانەوە هەندێک شتی باسی کرد هەندێک شت کە بەڕای من بۆ ئەم شارە پیرۆزە من حەزەکەم لێرە باسی کەم ئەم شاری سلێمانیە شارێکە ئەگەر یەک جا تۆ لە ناویا بژیت بەجددی ناتوانێت لە شوێنی ترا بژیت هەر بە قسە و شەریەکاوەن شاری قەومەت و قوربانی ماڵبەندی ڕۆژی من وەکو ڕۆژهەڵاتی لە 79 لەم شارەژێ گۆڕاو بە ڕۆشتم و گەڕاومەتەوە مامشێر هەر بەو شێوە من لێرەوە لەلایەن خەڵ و لەلایەن مامشێر و هەموو بنەماڵەکانیان سپاسی هەست و ڕێزنانی ئێوە بۆ هەموو هونەرمەندە خۆشەویستەکانت لە ڕۆژهەڵاتەوە هاتوون لێرە بەداخەوە وەکو جەنابی فەرمووی بە گەرمی هاتن بە سەردی ڕۆژنەوە وەکو ڕۆحی شاد بێت کاکتایری خەلیلی وەکو کاک ئیسماعیل حسابان ئەوە مامشێر بۆ زۆربەی ئەو هونەرمەندانی ئەم شارێکە بەداخەوە ئێستا لەگەڵمانانین من لێرەوە لەلایەن هەر هەمویانە سپاس و ڕێزی تایبەتی هەیە بۆ هەمووتان بۆ ئەم بەرنامەیە و ئەم شتە پیرۆزێکیەوە بۆ مامشێرتان کرد دڵیان مەدەرسە لێرە وایە ئەو لە جیاتی من پیرۆزباییەکرد لە ئێوەی کە مای شانازی و سەربەرزی هەر چوار پارچەی کوردستانە هیوادارم هەر سەرکەوتوو بن نیز لێرەوە سەرخۆشی لە هەموو گەلانی دنیا بە تایبەتی کوردانی چوار پارچەکە بۆ لە دەزانی کەسێک کە زاراوەی فارسی بوو بەڵام زانی بێژووی موسیقی کوردی ئەم شارە سپاس یەک کەسم بێچۆ باگرین کاک سۆرانی تەلار کاک سۆراستار هونەرمەند ئەوێش ڕۆڵی هەبوون لە بەستی ئەم بەڕێکردنیان لەسەر پێشنیاری هەندێک لە خۆشەویستان پێیان خۆش بوو وێنێکی بە کۆمەڵ بگرین پێشووی ماڵاوایی دەخوازنە سەرا بکەین خواحافزی لێ بکەین لە مامشێر و ڕایتر بۆ 2000 ئێمە هەموومان بە دیاری شارە بینەوە ئەگەر ئەتوانین پێتان خۆش هەموومان بێتەوە دەروێنی کۆمەڵەگەری و خواحافزتان لە ماڵدا سنان پشتە ریزی پێشەوە لە بەردەمی ئادانیشتن بێ زەحمەت باکەبی سنە پشتەوە گرینی پرپێس تەنای کراوە هەست